میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە عامانی پایتەختی ئەردەنەوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر غازی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە فاکتەری دەرەکیەوە دەست پێ بکەین. بەڕای ئێوە فاکتەری دەستێوەردانی دەرەکی لە کاروباری ناوخۆی عێراق و حکوومەت و تەواوی جونگەکانی دەسەڵات ئەمە چ کاریگەریەکی کردووە کەواکە ناهێڵێ حکوومەت لە عێراق پێک بێت؟ زۆر سپاس بەڕێز، وارەتان باش، زۆر سڵاو لە بینەرانی کوردستان 24. من پێم وایە بە دڵنیایەوە دەستێوەردانی دەرەکی هەیە لە 2003ەوە و لە کەساتی نووسینی دەستور لە 2005ەوە و یەکەم دروستکردنی ئەنجومەنی حکم و دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن بە دڵنیایەوە هەمووی کاریگەر بووە بە دەستێوەردانی دەرەکی هەرێمی و حتا وڵایەتە گرتوەکانی ئەمریکاش لە ئاستی نێودەوڵەتی کاریگەری زۆری هەبووە، بەڵام کاریگەری ئێران زۆر ڕوونە لە پرۆسەی سیاسی عێراق و بە دڵنیایەوە کاریگەری و ڕۆڵی ئێران لە عێراقدا لە ڕێگەی سوپای پاسدارانەوە و بتایبەت قائانی و ئەو بە بەردەوامی سەردانی بەغداد دەکات و دەچێ بۆ نەجاف و ڕەنگە بچێ بۆ هەولێر یا سلێمانی بەردەوام پەیوەندی لەگەڵیانە هەیە. هەموو ئەم فشارانی کە لە ئێرانەوە دێت بۆ عێراق لە ڕێگەی سوپای پاسداران و فەیلەقی قودس ئەوەیە بۆ ئەوەی ئەجەندای خۆیان جێبەجێ بکەن و ئەیانەوێ حکوومەتێک دروست بکرێت کە نزیک بێت لەگەڵ بەرژەوەندەکانی ئێران و بەگوێ ئێران بکات. زیاتر لەمەش دەوڵەتانی دیکەی هەرێمی لە ناوچەکە وەکو دراوسەی عێراق ئەوانش بۆ خۆیان بەرژەوەندی جیاوازیان هەیە و ئەمریکاش بە هەمان شێوە لە ساحەکە هەیە. بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا بوترێت ئەوەیە ئێران تەنیا لە ڕێگەی چوارچێوەی سوپای پاسداران بەشدار نابێت وەکو سوپایەکی سەربازی. ئەوان هیچ ڕەبتێکیان بە پرۆسەی دیپلۆماسی و پەیوەندە دیپلۆماسیەکان نییە. پێویست بوو لە ڕاستیە ئێران لە ئاستی دیکەیە لە پەیوەندیابی وەکو دامەزراوە مەدەنیەکان وەکو وەزارەتی دەرەوەی ئێران بۆ وایان و نەرێکیانە بێ بتوان گفتوگۆ بکەن، نەک ئەوەی کەوە دامەزراوەیەکی سەربازی ئەمنی وەکو پاسداران ڕۆڵ ببینێ لە دەستنیشانکردنی حکوومەتی عێراقیە، چونکە ئەم پرۆسەیە بۆ خۆی پرۆسەیەکی مەدەنیە لە عێراقا. ئەوەیەکە لەو شتانی کە زۆر سەیر و سەمەرێ و کاریگەرێکی زۆریشی هەیە. ڕاست ئەوانە پارێزگای لە بەرژەوەندی ئێران دەکەن، بەڵام جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان بەرژەوەندی سیاسی و سەربازی لەگە بەرژەوەندی دیپلۆماسی. خاڵێکی دیکە کە تەمەشاکە هیچ وەڵامێک نییە بۆ ڕۆڵی سوپای پاسداران لە کاریگەری لەسەر بزنەوە سیاسیەکان. بەڵێ لە ڕابردوودا کاریگەری هەبوو و ڕۆڵێکی کاریگەریان هەبوو، بەڵام ئەمڕۆ ئێران ئەم ڕۆڵەی لەدەست داوە. بۆ نمونە لەسەر سەدر بە ئێستا سەدر بەیت جۆرە ئامادە نییە ملکەتی ئەم شارە سەربازی و سیاسیانە بێت کە لەلایەن قائانی و ئەوانی دیکە و دێنە ئاراوە و ئامادە نییە کە گوێیان لە ڕابگرێ. ڕاست ئەمە بووە هۆکارێک بۆی کە حکوومەت پێک نێت و کێشە دروست بوو لە بەردەمی سەدر و هاوپەیمانە سێقۆڵەکە، بەڵام بە شێک لە شێوەکان ئەم کاریگەریەکی نێگەتیڤە. زۆر باشە. بەڕێز دکتۆر غازی، ئێوە باسی سەدرتان کرد. پرسیارەکە ئەمەیە، ئایا چوارچێوەی هەماهەنگی بەبێ سەدر کە خاوەنی ملیۆنان لایەنگرە و خاوەنی شەقامی عێراقیە هەروە بە ئاسانی پرۆسەی سیاسی تەسلیمی چوارچێوەی هەماهەنگی دەکا بۆ ئەوەی حکوومەت پێک بێ؟ ئەگەر حکوومەتیش پێک هات خۆی ڕاگرێ لە بەردەم هێز و توانای سەدر و لایەنگرەکانی؟ لە ڕاستیدا نەخێر، تەیاڕی سەدری ئەوان زیاتر شعبین و بەرفراوانن، وەکو بەڕێستان وتان بە ملیۆنان لایەنگریان هەیە لە شەقامی عێراق لە توێژە جیاوازەکان و سەدر ڕەوتی سەدر سەرکەوتوو بوو لەوەی کەوا بەرنامە و بۆچوونێکی هەبێت لەسەر چاکسازی و گەیاندوتی بە خەڵک
و ئەوێتی لە سێکتەر و کەرتە جیاوازەکان گۆڕانکاری گەورە بکە بە تایبەتی لە بۆ ئەو هێزە میلیشیانی کەوا چەکیان بەدەسە لە دەرەوەی یاسا و ئەوانەی خاوەنی درۆن و هێرشەکە نەسە کوردستان لە هەولێر و سلێمانی و لە پڕەکەخانی بەغداد و حتا لە ناوچەی سەوز و لە عین سەعد و لە ڕابردووە زۆرمان بینیوە کە هێرشی زۆر کراوە. بەڕاستی پێشهاتێکی مەترسیدار هەیە لە بەکارهێنانی چەکی سەربازی و کاتوێشا و موشک و درۆن لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتی عراقی دژی لایەنە سیاسی ڕکابەرەکان لە عێراقدا. بۆیە تەیاری سەدری لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و لەگەڵ هەڵپەیمانی سیادا ویستیان دووبارە پرۆژەیەکی نەتەوەی لە عێراقدا بڕێژنەوە لەسەر بنەمای پرەنسیپە دیموکراسیەکان و ڕێگری بکەن لەو میلیشیانی لە دەرەوەی یاسا هێزیان بەدەستەوە هەڕەشەن. بەڵام بەداخەوە ئێران و هەروەهاش چوارچەوەی هەمانگی ڕاوەستانەوە بەرامبەر ئەم استراتیژە و لە پێناوی چی؟ لە پێناوی بەرژەوەندی تایبەت نەک لە پێناوی بەرژەوەندی نیشتیمانی وەتوانیشیانە وابکەن ڕێبگرن لەوەی کەوا حکومەتێکی زۆرینی نیشتیمانی دروست بکرێت لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەو یەک لەسەر بە خەریکە ناویان نابوو توانیان وابکەن کە سەر کۆمار هەڵنەبژێردێت و پرۆسەکە نەچێتە پێشەوە. ئەمەش کێشێکی گەورەی سە دروستکردەوە بۆ عێراق. ئێستا ئەم ڕۆژتەکان هەڵگەڕاونەتەوە ڕەنگە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ سیادا بتوانن ڕۆڵێکی پەکخەر ببینن بە هەمان شێوە بەرامبەر چوارچەوەی هەماهەنگی ئەگەر بێتەوە ڕێک نەکەون لەسەر بەرنمەیەکی نیشتیمانی لەسەر ئەو پرەنسیپانی کە سەرۆک بارزانی داوای دەکات و هەروەها چارەسەرکردنی ئەو کێشەی نەوت لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان بەغداد بابەتی گرێبەستەکان پرسی گرنگن کە ئەبێت چارەسەر بکرێت بەلای هەرێم و پارتیەوە ئەم بابەتانە زۆر گرنگە پێویستە بگڕێتەوە بۆ دەستور زۆر وەکۆی کە بەڕێز بارزانی ئاماژی پێداوە بۆیە پێویستە بگەڕێنەوە بۆ دەستور. ئەمانە ڕەنگە بێتە بربەستێک لە بەردەم پێگەنانی حکوومەت ئەگەر بێت و چوارچەوەی هەمانگی ڕێک نەکەوێت لەگە پارتیە. زۆر باشە دکتۆر غازی زۆرێک لە چاودێرانی سیاسی دەڵێن خوێندنەوەیان بۆ دۆخی عێراق ئاوایە دەڵێن عێراق لە لێواری داڕمانی یەکجاریدایە. ئێوە خوێندنەوەتان بۆ دۆخەکە چییە؟ بەڵێ بەدڵنیایەوە ئەو بۆ چوونانەی کەوا لە ڕابردوودا وتراون لە 2010ەوە کۆمەڵ لە راپۆرت دەرچوونە ئاماژە بەوە دەدەن لەوەی کەوا عێراق لە لێواری ڕوخاندایە بە تایبەتی لە داڕوخان و داڕمانی ئابووری هەمیشە داڕمانی ئابووری دەبێتە مایە داڕمانی کۆمەڵایەتی و سیاسی و حتا ئەمنیش ئەمە واقعەکە کە ئەمڕۆ عێراقتیا دەژێت و ئێستا دەبینی تاوانەکانی ڕێکخراو زۆر بوونە مادەی هۆشبەرەکان بەکارهێنانیان زۆر بووە بەشێکی زۆری خەڵکی عێراق ئێستاکە مادەی هۆشبەر بەکارەهێنێت سپیکردنەوەی پارە هەیە لەلایەن کۆمەڵێک خەڵکی دیاریکراوە وەک چەندین راپۆرت هەیە لەلای ئەمریکاوە دەرچووە دەڵێ وڵاتەکە یەکێکە لەو 6 دەوڵەتەی کە لە مەترسیدارترین وڵاتەکانە کە ئەمریکا سەفەری بۆ بکات لەبەر بڵاوبوونەوەی هێرش گروپە میلیشیاکان و مەترسیدار لەسەر ژیانی هاونیشتمانیانی مەدەنی. بۆیە کۆمەڵە بربەست و ئاڵنگاری گەورەی ترسناکی لە ڕووی سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەوە لە بەردەمی عێراقدا هەیە. لێرە خاڵێک هەیە کە ئەمێ ئاماژی پێ بدەم ئەویش بریتە لە بەرزبوونەوەی نرخی نەوت کە ئەمڕۆ وای کردووە عێراق پارەی بۆ بێت کە ئەمە وای کردووە کۆمەڵێک لەم شکست و لەم داڕوخانە بشارێتەوە چکە عێراق داهاتێکی زۆری دەست دەکەوێت کە بە نزیکەی 120 میلیارد دلار دەکات. زۆر باشە دکتۆر غازی بەڵام هیچ حکمتێک نییە لە چۆنێتی مامەڵەکردن لەگە ئەم پارێکە دێتی عێراق کێشەکەوەیەکەوە عێراق نازانێت چۆن مامەڵەکەم پارێکەکە دێتە بەردەسی. زۆر باشە دکتۆر غازی دواپرسیار کاتم زۆر کە ماوەگەر بە کورتیش وەڵام دێتەوە من زۆر سوپاست دەکەم. پێت وایە چوارچێوەی هەماهەنگی بەبێ تەیاری سەدری بەبێ کورد بەبێ سوننا بتوانێ حکوومەتێک پێک بێنێ یا من مەبەستم ئەوەیە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ مەبدەئی تەوازن و تەوافق و شەراکەت دەتوانێت حکوومەت پێک بێنێ ئەگەر پێچی هێنا خۆی ڕاگرێت. نەخێر لە ڕاستیە ئەو سێ پرەنسیپی کە تۆ باست کرد کە سەرۆک بارزانی ئاماژی پێداوە بریتە لە
لە شەراکەت و تەوافق و تەوازن ئەمانە پرۆسیپی سەرەکین لە هەموو سیستەمێکی سیاسی دەستوری کە تایدا فرەنەتەوەیە فرە حیزبە فرە ڕۆشنبیری و فرە کلتورە بۆیە ئەمە ئەم سێ پرەنسیپە ڕێسایەکی سەرەکین کە دەستوری لەسەر بنیادراوە ناکرێت سیستەمێکی سیاسی لە عێراق بنیاد بندرێ بە بێبوونی هاوبەشی بە بێبوونی هاوسەنگی ئەمە لە هەموو ئاستەکان دەبێت ڕنگ بداتەوە هاوبەشی لە سیاست لە ئابووری لە بەڕێوەبردن لە دابەشکردنی دەسەڵات لە هاوبەش پێکردنی لایەنە سەرەکیەکان لە بەدیهێنانی دادپەروەری لە دابەشکردنی سەرچاوە سروشتیەکان غاز نەوت و کشت و کاڵ هەموو ئەمانە بۆیە پێویستە ئەم سێ چەمکە ڕێزی لێ بگیرێت کە پارتی داوای دەکات چونکە سێ چەمکی علمی لۆژیکین کە ئەتوانێت سەقامگیری بۆ عێراق بەدی بێنێ لە داهاتووە و ئەتوانێت دادپەروەری بۆ لایەنە سەرەکی و پێکاتە سەرەکیەکانی عێراق دروست بکە ئەمە نەبێ هەرگیز سەقامگیری دابین ناکرێت حتا ئەگەر بێت و چوارچەوەی هەماهەنگی حکوومەت دروست بکە لە دەرەوەی بەشداری پێکردنی پارتی و ڕەچاو نەکردنی ئەو سێ چەمکە و بەشداری پێدەکردنی هاوپەیمانی سیادە بە دڵنیایەوە حکوومەتە شکست دێنێ لە ئایندێکی زۆر نزیکدا وە خۆپشاندانە بینین لەسەر شەقامەکاندا بە تایبەتی ئەو هێزانی کە ئێستا لە دەرەوە دەسەڵاتن وەکو سەدر بۆیە پێویستە پێداچوونێکی گەورە بەچەم بەم چوارچەوەی سیستەمە سیاسی ئێستای عێراقدا بکرێت. زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتێژیەکان ڕاستەوخۆ لە عەمانی پایتەختی ئوردونەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.